تا داماژەمان پێدا ئەم شەو بەرنامە ڕاستەوخۆکەمان تایبەتە بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە ئەوی کە ئاگاداریشتان کەین ئەمە لە درێژەی بەرنامەکەماندا چەند میوانێکمان دەبێت چەند پامێکمان هەیە من پەیامانە دەخوێنیەوە و دواتر پێما بێ ئەگە هەڵئینەکەم کاک حەسەن ڕەحمانپەنا لەسەر خەت دەبێت لەگەڵمان باەمە پەیامانە بخوێنینەوە گوڵناس ئەوڵین پەیام لە کەڵاترزان شەوگار لە کەڵاترزان پامی بۆ نردوین ستی هاوڕێیان ئەم کاتتان باش پیرۆزبایی 26 ڕەبندانتان لە یەکەم هەم لە خۆتان و هەم لە سەرجەم پێشمەرگەکانی کۆمەڵە لە بنەماڵەی شەهیدان لە بنەماڵەی زیندانیانی سیاسی بە تایبەت وریشە مرادی و پەخشان عەزیزی بە هیوای ئازادی ئەم دوو ئازیزەش نابە ئێدام مەرگ و نەمان بۆ کۆماری ئیسلامی بژی ئازادی بەرابەری حکوومەتی کرێکاری زۆر سپاس لە شەوگار لە کەڵاتەرزان پێشڕە و لە شاری بانە ئامی نردوون و ستی هاوڕێیان و خۆشەویستان و ئەندام و پێشمەرگەکانی کۆمەڵە و هاوڕێیانی بەشی کۆمەڵە تیوی منیش بە نۆبەی خۆم 26 ڕێبەندان لە هەمووتان پیرۆزبایی یەکەم و هیوادارم ئەم جەژنە ساڵی تر لە ناو شارەکانی خۆمان بەڕێوەی بکەین بژی کۆمەڵا بژی حیزبی کۆمونیستی ئێران ژن ژیان ئازادی زۆر سپاس بۆ کاک پێشڕە و کە لە شاری بانەوە زەحمەتی کێشا بوو پامەکەی نردووە پامێک لە کۆمەڵێک لە کرێکارانی چەپی کۆمونیست لە شاری سنە وسێتی ئێمە کۆمەڵێک لە کرێکارانی چەپ و کۆمونیست 26 ڕێبەندان ساڕۆژی ئەلەنگبوونی کار و چالاکی کۆمەڵە بەتەواوی پێشمەرگەکان و کادر و ڕێبرانی کۆمەڵە و زیندانیانی سیاسی پیرۆزبایی دەکەین بە تایبەت بنەماڵەی گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و سۆسیالیسم جێگەی خۆیەتی لێرەش ڕێز بگیرێت لە کاک محەممەد حسین کاک محەممەد کاحەمە حسینی کەریمی و هەزاران درود بنێرین بووی بژی کۆمەڵە بژی سۆسیالیزم بژی حزبی کۆمونیستی ئێران بژی حاکمیەتی شۆڕایی بژی ژن ژیان ئازادی زۆر سپاس لەم ئازیزانە کۆمەڵێک لە کرێکارانی چەپ کە لە شاری سنەوە زەحمەتیان کێشا لە ئێوەش پیرۆز بێت هەز ئەمیری پەیامێکیشیان هەناردە بۆ من لە دانەی سنا بەڵام بە زمانی فارسی کە لێرەوە پێشکەش ببینەران یەکەم گرامی باد 26 بەهمەن روز کۆمەلە را به تمام پیشمرگان کۆمەڵێ خانوادەی جانباختگان و زندانیان سیاسی و طبقه کارگر تبریک میگویم و ما استوارتر از همیشه با اهداف سوسیالیستی کامل و حزب کمونیست ایران تجدید پیمان میکنیم. جمعی از جوانان روستای ددانه سنندر. زۆر سپاس بۆم بینەرە خۆشەویستە کەم پەیامیان نردوو بۆ من پێم وا بێ کاک حەسەن ئامادە ئەگەر هاوڕێیانی هاوکارم کاک حەسەن ئامادە بێ یان ناوبڕێک بدەین و دوایە دەگەڕینەوە لای کاک حەسەن. گوڵناز ئەگەر ئیجازە بدەین ناوبڕ نەدەین چون زۆرمان پەیام بۆ هاتووە جێگەی خۆی تیما و پەیامانە لێرە بخوێنینەوە. پامێک لە شاری بۆکانەوە کە بەدەستمان گەیشتووە لەلایەن کۆمەڵێک لە دۆستان و لایەنگران و هەڵسوراوانی کۆمەڵە لە شاری بۆکان. دووسیانە بەڕێوەچوونی ڕێوڕسمی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە یەکێک لە گەڕەکەکانی شاری بۆکان ڕۆژی پێنجشەمە 25 ڕێبەندان کۆمەڵێک لە لایەنگران و دۆستان و هەڵسوراوانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران و بنەماڵەکانیان لە یەکێک لەو گەڕەکانی شاری بۆکان ڕێزیان لە 26 ڕێبەندان ساڵ ڕۆژی ئاشکرابوونی خەبات و تێکۆشانی کۆمەڵیان کرد. مەراسمەکە بە خوێندنەوەی سرودی ئینتەرناسیۆناڵ سرودی هاوپشتی و جیهانی چینی کرێکار دەستی پێ کردووە. پاشان بۆ ڕێزگرتن لە یادی سەرجەم گیانبەختکردوانی ناو ڕێزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران خولەکێک بێدەنگی ڕاگەیاندراوە. بێدەنگیەکە بە خوێندنەوەی شعرێک لەلایەن یەکێک لە بەشداربووانەوە شکێنراوە. دواتر لەلایەن یەکێک لە بەشداربووانەوە قسە و باسێک سەبارەت بە مێژووی پڕ لە شانازی کۆمەڵە پێشکەشکرا. اینجا بەشداربووان لە وتوێژێکی چڕوپڕدا بارودۆخی سیاسی ئێستای ناوچەکە و کوردستان و ئەگەری ئاڵوگۆڕەکان و ڕۆڵی کۆمەڵیان بە لە بەرچاوگرتنی ئەزمموی خەبات و تێکۆشانی زیاتر لە نیو سەدە و هەروەها جێگە و پێگەی ئەو ڕێکخراوەیە لە ناو کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێش لە کوردستانیان بە وردی هەڵسەنگان و ئەرکەکانی سەرشانی کۆمەڵیان لەم قۆناغاسیارەدا بە گرنگ زانی. بەڕاستمەکە لە کۆتاییدا بە خوێندنەوەی سرودێکی شۆڕشیرانە و بڵاوکردنەوەی شەربەت و شیرینی و شای و خۆشی لە ناو بەشداربوواندا لە کەش و هەوایەکی هاوڕێیانەدا کۆتایی بێت. لە کۆتایە ڕاستمەدا بەشداربووان بە شێوەیەکی گشتی پامێکی پیرۆزبایی هاوبەشیان ببوونی 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی کار و چالاکیەکانی کۆمەڵە هاراستەی سەرجەم کادر و ئەندامان و پێشمەرگەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران کرد کە لە بەشێکی ئەو پامەدا هاتووە دەڵێ ئێمە کۆمەڵێک لەلایەنگران و دۆستان و هەڵسوراوانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران لە شاری بۆکان بۆ جارێکی دیکە لەگەڵ ئارمان و ئامانجە پیرۆزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران وەک گیانبەختکردوانی ڕێبازی ئازادی و سۆسیالیزم پەیمان نوێ دەکەنەوە کە تا گەیشتن بە سەرکەوتن و بەدیهێنانی ئامانجە بەرزەکانیان درێژەدەری شێلگیر و وەفاداری ئەو ڕێگا دەبین. بژی کۆمەڵا بژی حیزبی کۆمونیستی ئێران بژی سۆسیالیزم. زۆر سپاس بۆم ئازیزانە و ئێمەش لێرەوە پیرۆزبایی لە هەمووتان دەکەین و
دەستخۆشی و مادوونەبوونیتان لێ دەکەین. زۆر سپاس. ئێستا ئەگەر هاوڕانی هاوکار مامادە بن کاک حەسەن بێنە سەر هێڵ بۆی کە توێژەکەمان بەڕێوە بین. کاک حەسەن کاتت باش بەخێربی بۆم بەرنامەیەوە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵەتان لێ پیرۆز بێت. ئەم کاتە ئێوە و هاوکارانتان باش سڵاوم هەیە بۆ هەموو بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و ئەم ڕۆژە لە هەموو خەڵکی تێکۆشەری کوردستان بە تایبەت لە بنەماڵەی گیانبەختکردووان لە هەڵسوڕاوان لە چالاکانی کۆمەڵە لە هەر جێگایەکەن پیرۆزباییەکە. زۆر بەخێر بێ کاک حەسەن، پیرۆز بێت لە بەڕێزیشتان. بەخێربی کاک حەسەن، سەرەتا ئاماژەیەک بە تەشکیلاتی کۆمەڵە و هەلومەرجێک کە کۆمەڵە تێدا دامەزرا بۆ ئێمە بۆ بینەرانمان باس بکەن. کۆمەڵە ساڵی 1340 هەتاوی پاییزی ئەو ساڵە بە پێی قسە و نووسراوەکان و ئەو هاوڕێیانەی کە لە تێکۆشەرانی سەرەتایی دامەزرێنەرانی کۆمەڵەن دامەزراوە. هەلومەرجی ئەو کاتە هەلومەرجێکی زۆر تایبەتیە، ینی تایبەتیەکەی لەگەڕێتەوە لە واقعدا بۆ داهەی چلی هەتاوی ئەو سەردەمەیە کە لە ئێرانە زۆر ڕووداوێکی زۆر گەورە هاتووەتە ئاراوە. ئەویش ئەو شتەیە کە شاپی دەکوت ئینقلابی سپی یا ئینقلابی شاو مردم لە واقع سەردەمێک بوو کە سیستمی سەرمایه‌داری لە ئێرانە زاڵە بێت و ئاخرین بزمارەکانی خۆی لە تابوتی سیستمی دەرەبەگایەتی دەدات، بەو معنایی کە ئاڵوگۆڕی گەورەی ئیجتماعی اقتصادی لەو کۆمەلگایەدا ڕوو ئەدات. ئەمە لەسەر دەستی خودی سیستم کرا، بەڵام لە ڕاستیدا لەژێر فشارێکا بوو کە کۆمەلگای ئێران داوای دەکرد، هەوڵی بۆ دەدا. لە ساڵەکانی 20ەوە دواتر سی بە تایبەت مەسلەی کێشمەکێشەیە کە لە ساڵی سیدا بوو، مەسلەی هاتنی موسەدق و بزوتنەوەی ملیکردنی نەوتی ئێران و هەمووی ئەوانە کۆمەلگای ئێرانی لەگەڵ وەرچەرخانێکی سیاسی بەرەوڕوو کردبوو. قسە لەوە بوو کە ئەگەر ئەم ڕووداوە نێتە پێشەوە بە تایبەت ئیمپریالیستەکان و لەسەرەوەی هەمویان ئەمریکا کە لە شاریوەری 20ەوە پای کێشرا بووە ئێران و وردەوردە جێگای بریتانیایی گرتبووەوە، ئەختاریان دەکرد بە شاو بەدار و دەستەکەی کە ئەگەر ئەوان ئاڵوگۆڕ لە سەرەوەنەکەن لە خوارەوە ئاڵوگۆڕ دەبێت. بۆیە کۆمەلگای ئێران تینووی ئاڵوگۆڕ بوو و شاو سیستمی پاشایەتی پێشدەستیان کرد بۆ ئەوەی کە خۆیان مەبەستیان بوو لەسەرەوە کردیان بۆ دامرکانەوەی خوارەوە. بەڵام خۆ ئەو دامرکانەوە نەی دەتوانانی زۆریش درێژخایان بێت، بۆیە لە 50 ساڵەکانی 50 نەتیجەیدا. بەڵام دەرە هەرچی بوو لەو ئاڵوگۆڕەدا ئەوەی کە بوو ئەوە بوو کە سیستمی پێشوو ئیتر وەلانرا، معنایەوە نیە بڵێن لە هەموو جێگایەکە لە هیچ وێکە ئەو سیستمە نەماوتەواو بوو. هەر سیستمی کۆن کە سیستمی تازە دێتە سەرکار بەشێک لەو تایبەتمەندیانە و بەشێک لە خەسڵەتەکانی لەگەڵ خۆی دێنێ، هەتا دەورانێکی توولانیش ئەوە هەر ئیدامەی دەبێت. بۆیە لە ساڵەکانی چلیشە ئەوە ئیدامەی بوو. ئەو کاتە ئەوەی کە مهم بوو ئەوە بوو کە هێزی کرێکار هێزی چینی کرێکار هێزێکی ئازاد کرا. کۆمەلگای ئێران کە نزیکی 75% لە دێهاتەکانە ژیانیانە کرد لە فاستەیەکی چەند ساڵەییدا تاکوونێ سەرەتای داهەی 50وانە زیاتر لە 50% هاتە شارەکانەوە. لە پەنای شارەکانە مەحەلاتێک هەڵتۆقین کە مەحەلاتی فەقیرنشینی شارەکان بوون. مثلەن ئەو کا ئێستا گەر تماشا بکەین بۆ شارێکی سنا بەقەت نایسەری ئەمڕۆکە نابوو، شارێکی سەقز بەقەت حەماڵاوای ئەمڕۆکە نابوو، شارێکی وەکو مەهاباد بەقەت یەکێ لە گەڕەکە فەقیرنشینەکان نابوو، بۆکان بەقەت میراوای ئێستا نابوو. ئەمە چی وای کرد کە ئەم شارانە ئاوا هەڵتۆقین؟ نیازێ بوو کە سەرمایە بووی کە چینی کرێکار و فەقیر و هەژار و زەحمەتکێش ڕوویان کردە ئێرە. دەرەر هەڵبەحث لەسەر ئەم بابەتە زۆرە، بەڵام لە دڵی ئەم ڕووداوانەیەشدا ڕێکخراوەهایکی دیکە هاتنە ئاراوە کە ئەمە لەگەڵ ئەوانەی پێشوو فەرقیان بوو. لە ئێرانە حیزبی توودە یەکێ لەو یەکەم حیزبەکان بوو کە لە شاریوەری 20 دامەزرا، ئەلبەتە پێش ئەو حیزبی کۆمۆنیستی ئێران کە لە شمال دامەزرا و بە حیزبی کۆمۆنیستی ئەنزەلیش بە ناوبانگە دروست ببوو، گروپی 53 نەفەر دروست ببوو کە حیزبی توودە لە دڵی ئەو هاتە دەرەوە. جبهەی ملی دروست ببوو، تووشی ئینشقاقات بوون، بەڵام تر داهەی دروستکردنی ڕێکخراوەهای ڕادیکاڵە. سازمانی مجاهدین لە ڕقمی ئەوەی جەریانێکی ئاینێ، بەڵام دەست بۆ چەکە بە لە مقابلی نظامی پاشایەتیە دروستە بێت.
سازمانی چریکەکان دروسە بێ کۆمەڵە دروسە بێ بۆیە کۆمەڵە لە دڵی ئەم تەحەولاتە ئیجتماعی و ئابووریەیە دروسە بێت کە چینی کرێکار دەبێت بە چینێکە لە کوردستانیشە پێویستی بە وەڵامدانەوە هەیە حزبی دموکرات حزبێکی سنەتیە هەر تەنانەت لە ناو خۆیان تووشی کێشە بووە کومیتەی ئینقلابی حزبی دموکرات لە ساڵەکانی 46 تا دروسە بێت و خەباتی چەکداری لە بەشێک لە مەناتقی مەرزیە مەرزی بانە و سەردەشتوانە دروسە کات کە گوڵی سەرتۆپیان کاکسمالی شەریفزادەیە لە زانکۆکانەوە کەسێکی چەپ و سۆسیالیست ناو دەرەکە بەرحەڵ لە دڵی ئەم وەزیەتانەی شایە کە کۆمەڵە ساڵی 1348 دروسە بێت وەک ڕێکخراوێکی سۆسیالیست وەک ڕێکخراوێکی باوەڕمەند بە ڕزگاری چینی کرێکار وەک ڕێکخراوێکی سەرتاسەری دامەزرێنەرانی کۆمەڵە ئینسانهای کۆمۆنیست بوون کە کەسانێک بوون کە بۆ ڕزگاری چینی کرێکار باوەڕیان بەوە بووە خەباتیان بۆ ئەوە کردووە کە خەڵکی کوردستان و خەڵکی ئێران و شوێنەکانی دیکە بە تێگرا بتوان بە ڕزگاری بگەن بۆ یەک نمونەتان بۆ بێنمەوە کتێبێکەیە کەم ساڵانەی دوایی جمهوری ئیسلامی بە ناوی کۆمەڵە دەری کردووە لە وەختێکە باسی دامەزراندنی کۆمەڵە و کەسە سەرکیەکانی کۆمەڵە دەکات دەڵێت لە ساڵەکانی 1940ەوە ساواکی ئێران کاک حەمحسەینی کەریمی کە ئەمڕۆکە شاڵ ڕۆژی گیانبەختکردنەکەیتی دەڵێ ساوا کاک حەمحسەینی لەژێر نەزەرا بوو تەواوی ئەو نامانەی کە بۆ کاک حەمحسەینی کەریمی هاتوون ساوا کردوێتەوە چاوی لێ کردوون بۆچی بە خاتری ئەوەی کە ساواک زانیوێتی حەمحسەینی کەریمی کاری کۆمۆنیستی ئەکات هەر بەو عنوانە نووسیوێتی دەڵێ حەمحسەینی کەریمی کاری کۆمۆنیستیە کرد و دەیزانی مەحافلێکی لە دەوروبەری خۆی دروست کردووە و ئەوە یەکێ لە بەڵگەکانە لە زمانی دوژمنەکانمانەوە کە پێمان دەڵێ کۆمەڵە جەریانێکی کۆمۆنیستی بووە لە جەریانێکی سەرتاسەری بۆ فعالیەتی کردووە بە هەر حاڵ لەو دەورانەدا کۆمەڵە بە ئۆفقەوە دامەزرا بە هەر دەرکێکە هاوڕیانی ئێمە ئەو کاتە لە کۆمۆنیزم و لە سۆسیالیزم و لە ئینقلابی کرێکاری ئەوانە بوویانە و تەبعەن لە ڕەوتی ڕووداوەکانە کۆمەڵە گەشەی کردووە کۆمەڵە پاراو بووە کۆمەڵە حزبی کۆمۆنیستی دروست کردووە کۆمەڵە بەشێک بووە لە خەباتی چینایەتینا ئەو کۆمەلگایەی کە بووە و ئێستەکانەیش هەیە هەمووی ئەمانە تەسیری بووە لەسەر ڕادیکاڵ بوونەوە و مارکسیست بوون و ئینقلابی بوون هەرچی زیاتری کۆمەڵە هەتا ئەوەی کە لە داهەی 50دا 53وانە ژمارەیەک لە ڕەهبەرانی کۆمەڵە لە کاک فواد لە کاک حەمحسەین ماوەیەکی کەمتر تەبعەن وە مەجموعەیەتر لە هاوڕێیان کە کاک فواد گوڵی سەرتۆپیان بووە لەو دەورانەدا دەستگیر دەکرێن دەکەونە زیندانەکانەوە کۆمەڵە دەبێت بە دوو بەشێکی لە زیندانە بەشێکی لە دەرەوەی زیندانە بەڵام ئەو هاوڕێیانەی لە دەرەوەن ئەو تایبەتمەندیانەی کە دەبێ بێکار لە ناو جەماوەری کرێکار و زەحمەتکێش و خەڵکی تینووی ئازادیدا دەکەن لە ناوخۆی کوردستان لە دەرەوەی کوردستان فعالیت دەکەن هەتا لە پاییزی 57 تا پێ دوای ئەوەی کە کاک فواد ئازادە بێ هاوڕیانی تری ڕەهبەرانی کۆمەڵە ئازادە بن یەکەم کۆنگرەی کۆمەڵە لە نەقەدە دەگیرێت کە ئەویش تەواو نابێ لەوێت ئەندامانی بەشدار 11 کەسن کە هەمویان خوێندکارانی زانکۆکانی ئێرانن دانیشگاکانی تاران و تەورێز و گوڵی سەرتۆپی خوێندکارانی ئەو سەردەمەن هەتا ئەوەی کە خەبەر دەگات کە ئەوە تووتنکارانی بانە خەریکی خەباتێکی گەرم و گوڕن بۆ مافەکانیان وە کاک فواد دەڵێ کۆنگرە تەحتیلکەین ئەمە حرەکەتێکی گەورەیە بۆ دوا ڕۆژی کۆمەڵە و بەشی دووەمی کۆنگرەی کۆمەڵە لە دوای سەرکەوتنی ئەو خەباتێک کە هاوڕیان ئێمە نەخشی زۆر مهمیان تێدا بووە لە شاری سنە دەگیرێت دەرەحاڵ نامێت لەوە زیاتر وەختانی پێوە بگرن ئەوانە بۆ باسکردنی هێندێک لە تایبەتمەندیەکانی کۆمەڵە بوو کۆمەڵە ئەو تایبەتمەندیانەی بوو کە عەرزم کردن و کۆمەڵە لایەنێک بوو کە خۆی لە ڕووداوەکان وەردا خۆی چووە ناو جەرگەی ئەو مەسائلانەی کە ئەو کاتە بوو هاوڕیانی ئێمە لە گوندەکانی کوردستانە معەلیم بوون دوکتۆر بوون خزمەتیان بە خەڵک دەکرد لە گەڕەکە فەقیر نشینەکانە ئەو کارانەیان دەکرد و ئەوە پێناسەی کۆمەڵەیە کۆمەڵە بەو تایبەتمەندیانەوە کە پای ناڕاپەڕینی 57 بوو بە یەکێک لە سەرەکی ترین هێزەکانی کوردستان وەختی لە جنوبی کوردستان وتیان کاکستێقی کەمانگەر کۆمەڵەیە لە مەریوان وتیان کاک فواد کۆمەڵەیە لە سەقز وتیان کاک حەمحسەینی شەهید بووە کۆمەڵەیە لە بۆکان وتیان دکتور جەعفەر کۆمەڵەیە خەڵک بێ ئەوەی بیر و باوەڕی کۆمەڵە جیا لە کۆمەڵێک ڕووناکبیر و تێگەیشت و بیر و باوەڕەکەی بزانن بەکردەوەی ئەو ئینسانانە کۆمەڵیان هەڵبژار بۆیە زۆر جاری وا هەیە خەڵکی کرێکار و زەحمەتکێش بە تێئۆری نییە و دوی جەرەیانێک دەکەون
بەڵکو بە عملکردی ڕاهبەرانی و تێکۆشەرانی و سیما ناسراوەکانیەتی و ئەوە بوو کە لە ساڵی 50دا کۆمەڵە بوو بەو جەرەیانە کە بینیمان چ دەورێکی گێڕا لە جنبشی کوردستانە و ئەمڕۆ کەس ناتوانێت هیچ نووسەرێک مێژوو نووسێکی بە ویژدان ناتوانێت باسی ساڵی 57 و ڕووداوەکانی و دوای ئەوە تا ئەمڕۆ بکە، بەڵام کۆمەڵا وە کۆڵەکەیەکی ئەو جنبشە سەرڕای هەوراز و نشێوەکانیش کاتوێتە پێشەوە کۆمەڵی تێدا حەزفکە. بۆیە کۆمەڵی ئەمڕۆکە لەسەر ئەو ڕێچکەیە دەڕوات، لەسەر ئەو ڕێبازە دەڕوات و بەغێری ئەوە بە باوەڕی من هەر شتێکی تر ببێت ئەتوانێت هەر شتێک ببێ، بەڵام کۆمەڵە نییە، ئەو کۆمەڵی کە ڕۆژی ئەوەڵ بۆی دامەزران نییە. دەست خۆش کاک حەسەن، پێناسەیەکی زۆر جوان و تایبەتمەندیەکانیشت بە جوانی ئیشارە پێکرد. کاک حەسەن، ئەگەر ئێمە واقعیت بڵین ئێستا چوار لایەن بە ناوی کۆمەڵەوە هەن کار دەکەن، ینی چالاکیان هەیە. ئەو تایبەتمەندیانە کە ئێستا بۆ خۆت ئاماژت پێدا، چەند خاڵێکی گرنگیت ئاماژە پێداوەکە ئەو تایبەتمەندیانی کە کۆمەڵەیەوە پێوە دەناسرێتەوە پێناسە دەکرێت چین و جیاوازەکان دەبێت چی بن؟ دوایەوە ئەم ئینشعاباتانی کە لە کۆمەڵەدا ئەو دابڕانەکەکرا، ئایا هەڵسەنگاندن و خەسارناسێکی جددی دەکرێت بۆ ئەوەی کە کۆمەڵە دووبارە بێتەوە سەر ئەو کۆمەڵەی کە بۆ خۆتان بەلام بە جوانی ئاماژتان پێدا؟ ئێمە لە هەموو کۆنگرەکانە کە دەگیرێت و تا ئێستش گیراون خەسارناسی جیابوونەوەکانمان کردووە. پێم وابێ ئەو جیابوونەوانە ئەوەی ئاخریان بە باوەڕی من ناحەق بوو، دەکرا ئەوەی ئاخر لە ناو ئێمەدا ڕووی نەدایە، بەدەلیلی ئەوەی ئەو هاوڕێیانەی پێشووی ئێمە هەر ناوەکەیان حیزبی کۆمۆنیستی ئێرانە، هەر ناوەکەیان کۆمەڵە و ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێرانە، هەر ئەو بەرنامە، هەر ئەو سیاسەتە ئەگەر هێندێک کێشەی سیاسی کە بوون بە شخصی و کێشەی شخصی کە بوون بە سیاسی و هێندێک کە چوزانم زمانی ڕق و ئەدەبیاتێکە شایستە و هیچ کاتێکینی ئێمە نەبوو تەعدادێ لەوانەیە بەکاریان نەبردایێت و وەزعەتەکەیان بەرەوە نەبردایە، بە باوەڕی من ئەکرا بەیەکەوە هەڵمان کردایە، کارمان کردایەت. بەڵام لەگەڵ ئەو بەشەی دیکەی ئەوەڵ کە جیابوونەوەی ساڵی 2000 یا 1970 بە باوەڕی من خەتەکانمان جیابووەوە. من پێم وابێ ئەو لایەنە لایەنێکن لەگەڵ بنەماکانی کۆمەڵە کێشەیان بوو، لەگەڵ بنەماکانی کۆمەڵە کەوتنە تەناقوزەوە، لەگەڵ بنەماکانی کۆمەڵە مەرزبەندیان کرد. ئەوە خۆشاراوە نییە. بەرپرسی یەکەمی ئەو ڕێکخراوە ئەمڕۆکە دەڵێ ئێمە سوسیال شتێک وەک سوسیال دموکرات، تەنانەت لە سوسیال دموکراتی شێستا کوردن پی وایە ڕادیکاڵە کە ئەمڕۆکە سوسیال دموکراتی ئەمڕۆ سوسیال دموکراتی دوو قەرن لەوە پێش و دەورانی مارکس و ئێنگلس و ئەوانە نییە. سوسیال دموکراتێکە بەشێکە لە سیستمێکی سەرمایه‌داری جیهانی. ئەوان لەو کاتەگۆریەدا معنا پەیدا دەکەن و پێناسە دەکرێن. بنابراین بڵێن ئەوە مەسەلەن کەسێک ئومێدی بەوە بێ ئەو کۆمەڵانە بەو ناوە یەک بگرنەوە، ئەوە بەس خەیاڵە. هەر ئەوەندا توانێت کەسێک ئومێدی بەوە بێ کە ئێمە حیزبی دموکرات کە لە دڵی جنبشی کوردستانە دوو جەمسەری جیاوازی اجتماعی و تەبەقاتی و سیاسی ئەو کۆمەلگایە بووین یەک بگرینەوە. هەر ئەوە کە مەسەلەن لایەنێکی چەپ و سوسیالیست لەگەڵ لایەنێکی لیبرال و ناسیۆنالیستی ئێرانی ومێدەوار بێ بەیەکەوە کاری هاوبەشیان لە چوارچێوە قەوارەیەکی مەسەلەن حیزبیدا بۆ بکرێت. دەڵێن ممکنە بڕێک خاڵهای هاوبەش. ئێستا ئێمە هەر لە کوردستانیشە لەگەڵ ئەو هاوڕیانەی پێشووشمان کە ئێستا عەرزمکردن و خۆیان بە نەوعێک لە سوسیال دموکراسی دەزانن، لە چوارچێوەی مەسائلێکە کە بە کوردستان دەگەڕێتەوە هاوکاری دەکەین، هاوکاری حزابی سیاسی لە مانگرتنەکانە لە هاوکارەکانی تریشە. بەڵام من پێناسەی کۆمەڵەبوونم بەو تایبەتمەندیانەوە کە عەرزم کردن و نەتەنیا من هەر مونسفێکیش کە بێنێ ئەم لایەنانێ لە یەک هەڵسەنگاندنیان بۆ بکە لە بەرنامەیان، لە سیاسەتیان، لە استراتێژیان، لە متحدینی ناوخۆیی و ئێرانیان، لە متحدینی جیهانی و منتەقەییان. ناتوانێت بڵێ ئەمانە تەنانەت لەسەر بنجێک ڕیشەیان بووە بەیەکەوە ڕواون و ئەمڕۆکە لەو بنجە لە یەکتری جیابوونەتەوە. پس کەوایە جیاوازیەکان واقعین، ئێمە دەبێت لەوە بگەڕین. بەڵام بەجێ ئەوە دەبێت لە فکری تەنزیمی مناسباتێکا بین کە مناسباتێکی دموکراتیک بێت. ئێستا حتا ئێمە وتمان شەڕی ناوەکانیشمان تەواو کردووە، هەر کەسێک ناویکی خۆی دەزانێت. بەڵام ئەو ناوە کە ئەگەر هەر کەسێکی منسف وایە دەبوو ناوی کۆمەڵە بەجێ بێڵن بۆ تایبەتمەندیەکانی. ناکرێت بەو ناوەوە تۆ بێنی سیاست بکەی،
هەر ڕۆژێ ناوێکی لێبرێ سێ چوار دانە ناوی بۆ دانەی فارسی ناوێکی بێ ئینگلیسی ناوێکی بێ کوردی ناوێکی بێ خب ئەوە نایەتەوە بەڵام هەرچی هەیە بە هەمووی ئەوانەیشەوە ئێمە لامان وایە کە دەکرێت بۆ بە سەرنجام گەیاندنی جنبشی خەڵکی کوردستان بۆ دڵسارد نەکردنەوەی خەڵک نەبێ بە کێشەی حزبی بەڵام خەڵک با انتخاب بکەن لایەنگرانی کۆمەڵە با انتخاب بکەن تێکۆشەرانێک کە ساڵهای ساڵ زیندانیان کێشاوە با انتخاب بکەن بنەماڵەهایە کە ڕۆڵەکانیان بە دروشمی بژی سۆسیالیزم بژی حزبی کۆمۆنیست بژی کۆمەڵی کۆمۆنیست چوونەتە سەنگەرەوەی جانیان بەخت کردووە با انتخاب بکەن انتخابەکە بەوان ئەگەر لایەنێکی تریان هەڵبژار خەیناکە ئێمە کاری خۆمان دەکەین ئەگەر ڕێگای ڕۆڵەکانیان و ئازیزەکانیشیان هەڵبژار خۆ دەبێت خەڵکی تریش قەناعەت بەوە بکاکە ئیجازە بدا ئەو خەڵکە ئاوا بیرەکەنەوە بنابەرین ڕێگایەکی تر نییە بە غەیرەز ئەوە بۆیە من لام وایە زۆر باشە بەڵێ کاک حەسەن بارودۆخی ئێستای ئێران و کوردستان چۆن دەبینن و ئەو ئەرکانەی کە دەکەوێتە سەرشانی کۆمەڵە چین بەڕایەوە بارودۆخی ئێستەی ئێران کوردستان ناوچەکە بەڕاستی هەمووی لە ئاڵوگۆڕدایە و یەکێ لە کانونەکانی ئەم ئاڵوگۆڕانش بەڕێی من خودی ئێرانە واتە جمهوری ئیسلامیە جمهوری ئیسلامی زیاتر لە 45 ساڵە دەسەڵاتێکی سەرڕۆ و داسەپێنەری بەسەر کۆمەلگای ئێرانە تەحمیل کردووە کۆماری ئیسلامی لە واقعدا حاصڵی شکستی ڕاپەڕینی 57ە بەڵام تەنها ئەوە نەبوو کە ئەم ڕاپەڕینە لە ئێرانە بە هاتنی کۆماری ئیسلامی شکستی خوارد و دوای چەند مانگ بەڵکو لەگەڵ خۆی دیاردەیەکی زۆر دزێویشی هێنا کە لە هەموو ناوچەکەشە تەسیری دانا ئەویش ڕەوتی ئیسلامێکی بنیادگەرە ئیسلامێکی تونداژۆ کە هەر ڕۆژی ئەوەڵ خومینی بە دروشمەکەی وتی سدووری ئینقلابی ئیسلامی ئەم سدووری ئینقلابی ئیسلامیە ئەو موسیبەتانەی لێکەوتەوە کە بینیمان بۆ نمونە لە دەرەوە بڵێم شەڕی ئێران و عێراق میلیاردەها دۆلار سەروەت و سامانی خەڵکی ئێران ناردنی بۆ جەریاناتێکی کۆنەپەرستی دژی مرۆڤی وەکو حەسەن نەسڕوڵڵا و جەرەیانی ئەوان لە لوبنان تەقویەتکردن و بەهێزکردنی جەرەیانێکی کۆنەپەرستی وەکو حماس بەهێزکردنی جەرەیانێکی کاسەر ئێسقان کۆنەپەرستی وەکو حوسیەکان لە یەمەن و هەروەها ڕەوتی ئیسلامی ترۆریست لە تەنانەت کە دەستیان گەیشت بە ئارژانتین دەستیان گەیی بە ئوروپا دەستیان گەیی بە کانەداوە لە هەموو شوێنێکە ئەمانە هەمووی نەتیجەی شکستی شۆڕشی ساڵی 57 بوون ئەم بزوتنەوەی کە ساڵی 57 شکستی خوارد تەنیا موسیبەتەکەی بۆ خەڵکی ئێران نەبوو بەڵکو موسیبەتەکەی بۆ ناوچەکەش بوو لە ناوخۆی ئێرانیشە ئیعدامکردنی بە دەیان هەزار کەس لە 30 خرداد و 60 و خەتڵ و ئامەکانی ساڵی 67 داسەپاندنی شەڕ بە کوردستانێکی ئارامی بێکێشەی کە تەنانەت زیندانێکی سیاسی تێتا نەبوو پەلاماربردنە سەر تورکمەن سەحرا کوشتاری کرێکارانی بەندەری ئەنزەلی کوشتاری خەڵکی خوزستان قەتڵ و عامی زیندانیانی سیاسی ئەو جەحەنمەی کە بۆ ژنانیان دروست کرد هەمووی هاتنە سەرکاری ڕەوتێکی ئیسلامی تونداژۆی دژی ئینسانی بوو کە بە پشتیوانی ئیمپریالیستەکان و متحدەکانی ئەوان هاتە سەرکار بەڵام ئەمڕۆکە ئەم هێزە ئەم دەسەڵاتە چ لە ناوخۆ چ لە دەرەوە کەلێنی گەورەی تێکەوتووە لە ناوچەکەدا شاخ و باڵی کراوە لە لوبنانە دەبینین حیزبوڵڵا چی بەسەر هاتووە حەماس ئەگەر چی لەباری فکریەوە تحتی تەسیری جەمهوری ئیسلامی بۆ معنایە نییە ئەوان جەرەیانێکن زۆرتر لەگەڵ جەرەیاناتی ئیسلامی سەر بە قەتەر و میسر و ئەخوانیەکانن بەڵام بۆ دۆشینی جمهوری ئیسلامی و بۆ بردننی پوڵ و پارەی بە لێشاوی جمهوری ئیسلامی ئەوان ستایشی جمهوری ئیسلامیان دەکرد بەڵام حیزبوڵڵا شاخەیەکی ڕاستەوخۆ بوو عەکسی ڕەهبەرەکانی جمهوری ئیسلامی لەسەر سەری حەسەن نەسڕوڵڵا و کەسانی دیکە هەڵدەواسرا بۆیە ئەمان ئەو شکستەی کە خواردیان لە منتەقەکەدا و ئەوڕۆکە خامنەیی زۆر گێلفامانە دەکاتە جوا ئێمە سەرکەوتوین حیزبوڵڵا سەرکەوتووە حماس سەرکەوتووە ئەوە فقط دەتوانێت کۆمەڵێکی کەلەویشکی ئیسلامی پێ بە قەناعەت بگەێنێ ئەینا کامە سەرکەوتن بەرد و بناغەی نەتەنیا ئەو حیزبەکانیان دەرهێناون
بەڵکو چه موسیبەتێکیش بۆ ئەو خەڵکە داماوە لە فەلەستین و لە لوبنان و لە شوێنەکانی کەی لێکەوتوێتەوە لە ناوخۆی ئێرانیشە لە 2 ساڵەوە پێشەوە خەباتێکی حەقخوازانە کە باوەڕی من بەردی بناغەکەی هەر 57 دامەزرا هەر ئەو مقاومەتەیە کە لە نەورۆزی سنەیە کردمان هەر ئەو ڕێپێوانەی کە سازماندرا بۆ مەریوان هەر کۆچی مەریوان هەر مقاومەتی خومینی کە جیهاد بڕیاری جیهادی لە دژی خەڵکی کوردستاندا و کۆمەڵە بڕیاری مقاومەتی لە دژی ئەو بڕیاری جیهادەدا نەتیجەکەی لە درێژەی خۆیدا ئەگەرچی کۆمەڵێکی زۆر خەباتی کرێکاری خەباتی ژنان هەمووی ئەوانەی لێکەوتەوە بەڵام نەهایەتەن بزوتنەوەی ژیان ئازادی لێکەوتەوە بزوتنەوەی کە ئەمڕۆکە محوەرەکەی ژنە ڕۆژانە ئەو ئەترازانە ببین کە ژنانێکی پەچەکەی فرێدەدایکی لیباسەکەی دەردێنێ لە زیندانەکانە ئەترازات و ئەتسابات کە ئێستا بووە بای هەفتانە سێشەمبەهای ئەتسابی زیندانیان وهروەها لە کوردستانی سەربەرزیشە ئەو مقاومەتە تێکڕایی کە کرا 4-5 دانە مانگرتنی سەرکەوتوانە هەر لە شۆڕشی ژیناوە تاکوونێ ئاخرین مانگرتنی 3 مانگ کە بە پرسایەتی کۆمەڵە و لایەنەکانی دیکە کرا هەمووی ئەوانە ئەوەمان پێ دەڵێ کە ئێمە پێمان ناوەتە قۆناغێکی نوێ بزوتنەوەی خەڵکی کوردستان بزوتنەوەی خەڵکی ئێران لە مەرحەلەیەکی تازەدایە لە ململانێ لەگەڵ جمهوری ئیسلامیدا هەرەوەی ئەمڕۆکە لە تارانێکە زیاتر لە 13-14 ساڵە میرحسەینی موسەوی کێوکێ لە حەسران و کەس دەنگی دەرنەهاتووە بەڵام ئەمڕۆکە معتەرزین ئەوان دەکەن بە بەهانە و دێنە سەر شەقام و داوای ئازادبوونی ئەوان دەکەن ئەوە حاصلی جنبشی ژیان ئازادیە ئەوەی کە لە شوێنەکانی دیکەدا بە گروتینێکی زیاترەوە خەڵکی معتەرز تەنانەت لە دانیشگاکانە لە خوێندگاکانە لە خانە نشینەکان اعتراض دەکەن دروشمی سیاسی دەدەن لە حاڵەتی سنفی چوەتە دەرەوە بە باوەڕی من شۆڕبوونەوەی هەرچی زیاتری داخواز و متەباتی بزوتنەوەی ژیان ئازادی بۆ ناو ئەو کۆمەلگایە پس کەوایە من دەڵم ئەو هەلومەرجە ئەمڕۆکە ئێمە لە کاتێکا ڕۆژی کۆمەڵە ڕێز دەگرین کە لە هەموو کات زیاتر زەمینە بۆ کار و چالاکی ئێمە فراهەمە لە ناو ئێوە خۆتان هەر ئەو مەجموعەیەک لەو پەیاموانتان بڵاو کردەوە لە زۆربەی شارەکانی کوردستان مەراسمی ڕۆژی کۆمەڵە گیراوە ڕێزیان لێگرتووە کاری ڕاگەاندن کراوە ئەوە لە دڵی چیایە لە دڵی هەلومەرجێکایە کە بۆ هەڵسوڕاوانی ئێمە و فعالینی ئێمە و تێکۆشەرانی خەباتکاراتوەتە پێشەوە کە لە شاری سنەیە ئاوربازی دەکەن بە شەو نیوەی شار ڕۆشن دەبێتەوە لە کوچکە ڕەش و لە گەڕەکەکانی شار و لە شوێنەکانی دیکەش پس کەوایە ئێمە ئەمڕۆکە لە هەلومەرجێکی زۆر لە بارترە لەگەڵ جمهوری ئیسلامی قەرارمان گرتووە تەوازنی هێز بە زەرەری جمهوری ئیسلامی ڕووخاو پاشەکشەی پێکراوە و بە قازانجی بزوتنەوەی ژیان ئازادی بە باوەڕی من لە حاڵی بەرەو پێچووندای زۆر باشە کاک حەسەن ئێوە زۆر بە باشی ئاماژەتان بە وەزیەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یعنی ئەم هەلومەرجەی کە ئێوە خۆشتان باسی دەکەن ئەم هەموو هەلومەرجە کە بەڕێستان کاڵەن لەبارە ئێستا کاک حەسەن ئێستا کۆمەلگا و تایبەتەن کوردستان گۆڕانی زۆر بەسەر هاتووە بە نسبەت ئەم نیو سەدەیە ئایا ئەم هەلومەرجێک کە وەقەتان باسی دەکەن کۆمەڵە توانیوێتی خۆی نوێ بکاتەوە و وەڵام دەرەوەی ویست و داخوازیەکانی ئەمڕۆی خەڵکی کوردستان بێت دەزانی کۆمەڵە هەر لە ڕۆژی ئەوەڵەوە جەرایانێکی نوێخواز بووە لە 48 کە دروست بووە لە نەقدی ڕەوتی کۆنەپارێزی وەکو حزبی تودا وەکو جبهەی ملی و تەنانەت خەتێکە لە نوعی خۆیدا ڕادیکال بوو خەتی چریکی کابرا گیانی خۆی دەنا سەردەستی سیانورێکی دەنا ژێر ددانی فیلاکار بوو ئەوە کەسێکی تەستیم تەڵەب نەبوو لە نەقدی ئەوانە لە نەقدی حزبی دموکراتە بنابەرین کۆمەڵە لە توولی تەمەنیدا نوێخواز بووە و بە باوەڕی من ئەگەر نوێخوازی لە کۆمەڵە بکەیتەوە هیچی پێوە نامێنێ دەبێت بەو جەرایاناتی دیکە کە هەن هەست کەوایە کۆمەڵە ڕەوتێکی نوێخوازە بەڵام لەوانەیە تەفسیر لە نوێخوازیش فەرقی بێ کەسانێک ئەمڕۆکە پێیان وایە لە نەزەر ئەوانەوە ئەوە شۆڕەوی ڕووخاوە سوسیالیزم تەواو بووە تازە دوا نابێ باسی ئەوە بکەیت دەوری نەماوە خەباتی چینایەتی تەواو بووە ئەمڕۆکە هەچیەکەی لە کوردستانە خەباتی نەتەوایەتیە ئەوە ڕاست نییە لە ناو خودی خەباتی نەتەوایەتی ئایا ژنان بۆ مافەکانی خۆیان حەو لە دەنیان نا ئایا کوونەکەیەکاری کوردستان هەردوێنێ و پێرێکە لە شاری سنە لە منتەقەی سەنعەتی لەگەڵ ساحبکارەکەی دەرگیرە بێ لەسەر حەق دەست و ئەخراج و ئەوانە یان ناخۆ ماتر ئەوە نابێت کەستەمی نەتەوایەتی لەسەر شانی لاچێ
فەرهەنگی متەرەقی و پێشڕە و لەو جامعەیەدا ماتڵ بووە کە بزانێت حتمما دەبێت بە خودمختاری فدرالیزم سربەخۆیی دەوڵەت یاری شتێ بگا بەس کەوایە ئەوانە هەموو ڕەوتی واقعی مبارزن و ئەوەی کە پێی وایە دەوری سوسیالیزم نەماوە دەوری بەرابەری خوازی نەماوە هەچیەکەیە ئەمڕۆ کە دەبێت لە چوارچێوەی ئەو نیزامەدا لەگەڵی بین و ئەوە بین ئەوە لەگەڵ پێناسەی کۆمەڵە نایەتەوە کەسانێک کە ئەوە خۆیان پێناساکەن خۆیان نەزانن بە خۆیان تەطبیقدان لەگەڵ ئەو وەزیەتە بەڵام بە باوەڕی من ئەمڕۆکە لە هەموو کات زیاتر سوسیالیزم ئەمرێکە لەو جامعەیەدا دەبێت بۆی تێبکۆشین ئێوە تماشا بکەن فاشیستێکی وەکو ترامپ هاتووە ئەوەڵین کارەکانی ئەوە بوو کە لە سازمانی ژینگە پارێزی پاریس هاتە دەرەوە لەو ئەمریکایەک لە ئەندامانی ناوەندی بێهداشتی جیهانیە لەوە هاتە دەرەوە حقوقەکەی لێ قەت کرد دەیەوێت وڵاتێکە بەدەیان ساڵە وڵاتە وەکو کانەدا بیکا بە بەشێک لە ئەمریکا دەیەوێت غەزە و فەلستین وەوانە چونکە پوڵدارە و لە مێشکی دەوڵەمەندێکی و سەرمایهدارێکی پوڵپەرستەوە خەریکە هەنگاوانێ غەزە بتوێنێتەوە 3-4 ملیۆن نیسان کۆچ پێ بدات ئەوە فاشیزمێکە کە فقط هیتلێر دەیتوانی ئەوە بکات و حولی بۆدا کە ئەوروپا بگرێت و نژادی ئاریایی بخا بەسەر هەمووی ئەوروپا و دنیادا ئەمڕۆکە کەسێکی وەکو ترامپیش ئەو خەون و خەیاڵەی هەیە فاشیستێکی وەکو خۆی وەکو ئایلەن ماسکی هێناوە چونکە پارەدارە های هیتلێر دەکا بە دەستی ڕاستی و بەوانە دەکەن لە مقابلی ئەو وەزیەتەدا بە شەریەت چی لە بەرابەریدا ڕاوەستاوە کۆمەلگای ئینسانی چی لە بەرابەریدا ڕاوەستاوە بەغەیرەز بە بەرابەری بەغەیرە سوسیالیزم بەغەیرەز مبارزە لەگەڵ ئەم نظامە نائینسان و وەحشیە چی دیکەمان بۆ ماوەتەوە بۆیە من دەڵێم بەڵێ کۆمەڵە جەریانێکی نوێخوازە کۆمەڵە لەگەڵ ئەو ڕەوتە ئەو ڕەوتی نوێخوازیە هاتووە ئەو نەوعە چەقبەستویەی کە چەپی چەقبەستوو بوویەتی چەپی فقط لە ڕوانگای ئایدۆلۆژیەکەی خۆی هەڵسەنگاندووە ئەوە قەت پێناسەی کۆمەڵە نەبووە کۆمەڵە قەت لەوە چاوی لێ نەکردووە کە بزانێ فڵان عەمەل لەگەڵ تئۆریەکەی دێتەوە یا نایەتەوە زۆر جاری وا بوو عەمەلەکەی کردووە تەنان دەگەر پیشی وا بوو بێت بە هەڵە اشتباشی تێدا چوو خەڵکی ترێکار و زەحمەتیش تێدا بووە چووە کردوێتی بۆیە بەو لە حەزانە و کۆمەڵە بەڵێ لەگەڵ ڕەوتەکە دێتەوە هاتووەتەوە و بە باوەڕی من ئەگەر ئەمڕۆکەش تەپ و تۆزی ترامپ و فاشیزمیەکی عوریان کە ئەوڕۆکە ئەو نوێنەرایەتی دەکات لە دنیاە دەبینین ئینسانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب نابێ مەرعوبی ئەوە بێ نابێ وەحشەتمان گرێ لە دڵی شەرایەتە سەختەکانیشدایە کە ڕووداوی گەورە دەقەومێ کەس تەسەووری ناکرد لە 55 ڕژیمی شا بڕوخێ کەس تەسەووری ناکرد ئەوەی کە ئەمڕۆکە بەسەر جمهوری ئیسلامی هاتووە بەسەری بێت هەر بۆیەکانی لە دڵی ئەو ڕووداوانەدا ئێمە دەبێت بەرنامەمان سیاستمان ڕێبازمان استراتێژمان ومێدەکانمان بەداهاتوو بۆ کۆمەلگایکی ئینسانی نەتەنیا نابێت لە دەست بدەین بەڵکو ئەوە ڕێگا چارەیە بڕۆ تماشای وەزیەتی عێراقکە 32 ساڵ 33 ساڵە هەرێمی کوردستان دروست بووە ئەوڕۆکە دەبێت دەستن نەخواری دەوڵەتی مرکزی بێت ئەوە ناسیۆنالیزمی کورد واقعیبەتەکەیتی لەوە باشتری لێ دەرنایە لە هیچ جێگایەکە بۆیە من پێم وابێ ئەوەی کە ئەتوانێت ڕەوتی لەگەڵ ڕەوتی واقعیەتەکان بێتەوە کۆمەڵەیە و ئەگەر کۆمەڵە بە باوەڕی من لەو ڕێبازە لابدا کۆمەڵە نییە ئەگەر لەو سەنگەرە تەبەقاتیەی لابدا کۆمەڵە نییە ئەگەر ئەو ڕێباز و بەرنامە و سیاسەتەی کە بوویەتی بۆ کرێکار و زەحمەتکێش و ژنی ستەم لێکرا و لاوی تینووی ئازادی لە کوردستان و ئێران و منتەقە بۆ پێوەی پێناسەکراوە ئەو پێناسە لە دەست بدا کۆمەڵە نییە بۆیە بەڵام کۆمەڵە ئەوانە ناتوانێت لە دەست بدا ڕەوتی ڕووداوەکان و منتەقی زەمانیش ئەوەی پێ حکم دەکات دەبێ ئەوە بێ ئەگەر ئەوە بێ دەبێت بەو لایەنانەی تریشکە بە ناوی کۆمەڵەشەوە کار دەکەن بەڵام ئین کوجا و ئەم کوجا زۆر باش زۆر باشەکە حەسەن ڕۆڵ و ئەرکێکە لە ئەستۆی کۆمەڵەیە سەبارەت بە خەباتی سەرتاسەری کامانن بەڕایەوە کۆمەڵە بەڕاستی ڕۆژی ئەوڵی وەک جەریانێکی سەرتاسەری لەدایک بووە لە زانکۆکانی تارانە هەوێنی ئەستی کۆمەڵە شکلی گرتووە و هاتووەتە ئاراوە بە دوای ئەوەشدا هەر لە دەرەوەی کوردستانیش فعالیەتی کردوە قەت کۆمەڵە جەریانێک نەبووە کە پێناسەی بە تەنیا کوردستانی بوو بێ ڕاستە بەشی زۆری کادرەکانی بەشی زۆری ڕەهبەرانی بەشی زۆری بە حکمی ئەوەی لە کوردستانیشە فعالیەتی کردووە لێرە بوون بەڵام ئەوە هیچ کاتێک نەبووە بە باعسی ئەوەی کە وەکو خەڵکی دیکە ئەمڕۆ کە مەسەلەن بڵێن کۆمەڵەی کوردستان دلیلەکەشی وازحە
دلیلی ئەوەیە کە ئێمە لە جۆغرافیایەکە ئەمڕۆ کە بە ناوی ئێران مبارزاکەین، جۆغرافیایەکە ئێمە دروستمان نەکردووە، ئێمە چواردەورەکەیمان دا نەڕشتووە، شەڕ و کێشمەکێش و ململانێ و لە کاتێکا دەسەڵات لە تارانە یا لە پایتەختەکانی شوێنی دیکە بۆ ئێران دەورانێک تاکوونێ میسری ڕۆشتووە، دەورانێک تاکوونێ هندوستان ڕۆشتووە، لە زمانی شایە مجموعەیە شوێنیش دەدەست دەدات و تەحویلی وڵاتانی عەرەبیشی دەدا. بۆیە بەڵام ئێستا ئەمڕۆ ئەم جۆغرافیایە هەیە، لەو جۆغرافیایەدا خەڵکی کرێکار و زەحمەتکێش سەرڕای ئەوەی کە دەسەڵات دەوێت تەفرەقە بخاتە ناویان، سەرڕای ئەوەی کە ناسیۆنالیزمی کوێری ئێرانی و ناسیۆنالیزمی نەتەوەکانی تریش خەریکی خۆشکردنی کێشەی فکرەتی خۆیانن، بەڵام ئەم خەڵکە بە هاوخەباتی ئەتوانن نەجاتیان بێ. بۆیە من لام وایە هاوخەباتی خەڵکی کوردستان لەگەڵ خەڵکی ئێران گرینگە. ئێمە تەنانەت بۆ کەسێک تەرەفداری سربەخۆی بێ، کەسێک تەرەفداری وڵاتێکی دموکراتیک بێ کە لە ئێران بێتە سەرکار، کەسێکە تەنانەت تەرەفداری ئەوەی پێ دەڵێن فدرالیزم ئەوەیش ببێ، هەر شتێکی تر ببێ، ئەمە بەبێ هاوکاری و هاواهەنگی خەڵکی کوردستان لەگەڵ ئێران، بەبێ ئەوەی کە خەڵکی ئێران جارێکی دیکە کلیلی بەهەشت نەکەنە ملیان بینێرن بۆ سەرکوتی کوردستان، ئێمە دەبێت بۆ کۆمەلگایکی وا حەول بدەین بۆ کۆمەڵە بۆ ئەوە تێکۆشێت. بنابەرین هاوخەباتی کرێکار و زەحمەتکێشێکە لە ساڵە بە ملیێنی لە کوردستانەوە دەچێت بە چەند سەد هەزار نەفەری هەڵەسێ لە کوردستانەوە دەچێت لە شیرکەتەکان کارەکە، لە بەندەرەکان کارەکە، لە بیناسازیەکان کارەکە، لە کوورەخانەکان کارەکە. ئەمە بەجێ ئەوەی کە هاوخەباتی و هاودڵی و هەموو شتێک ئینسانیەت بەرینە ناویانەوە لەسەر دابەشکردن کار بکەین، ئەوە ئەرکی کۆمەڵە نییە. بۆیە من پێم وابێ هاودڵی لەگەڵ خەڵکی دیکەی ئێران ڕەمزی بە ڕسمیەت ناسینی تەنانەت مافی دیاریکردنی خەڵکی کوردستانیشە. ئەوڕۆکە بڕۆ تماشا بکە بزانە مەسەلەن لە کوردستانی سووری تورکیەدا، لە کوردستانی تورکیەدا خۆ بزوتنەوەی خەڵکی کوردستان زۆر بەهێزە، بەڵام بزانن ناسیۆنالیزمی تورک چی دەکات. فعالێک و هەڵسوراوێکی باکووری کوردستان دێنێ لە لای حەڵەبجە و لە شوێنەکانی دیکە و لە مناولا خەریکە ئەوانە ترۆر دەکەن و بە درۆن دەکەونە شوێنیان. ئەگەر ئەو بەشە لە خەڵک لە ئیستانبول بە دەیان هەزار کەس فاتاتە سەر شەقامەکان لە ئانکارە لە شارەکانی دیکە، ئایا کوونە دەوڵەتی نژاد پەرستی ئۆردۆغان دەیتوانی ئەوە بکە؟ ئەگەر بە سەدان هەزار نەفەریان پاتایەتن بۆ دیفاع لە ڕۆژئاوا، بیان تا حەقی خۆیانە دەوڵەتیان بێ، حەقی خۆیانە سەربەخۆ بن، حەقی خۆیانە لە چوارچەوەی سووریا پارێزرێن، ئەو بەڵام موسیبەتیان بەسەر دەهێنان. بۆی لەو ڕوانگاییشەوە بێ من دەڵێم ئێمە پێویستمان بەوە هەیە لە دنیایەکی ئەمڕۆکە پێی دەڵێن گلوباڵە، دنیایکی جیهانیە دێکە، لەو دێدا خۆماندا نەبڕین. من دەڵێم نەتەنیا بە هاوخەباتیمان لەگەڵ گەلانی ئێران زەرورە لە نانی شەو بۆمان پێویسترە، لەگەڵ خەڵکی ناوچەکەش ئەو زەرورەتە بۆ ئێمە هەیە. بۆ دەبێ خەڵکی ئوروپا دیفاعمان لێ نەکە، بەڵام دیفاع لە چیەکە؟ دیفاع لە فەرهەنگێکی متەرەقیەکە، دیفاع لە فەرهەنگێکی پێشڕەوەکە، دیفاع لە بۆ دیفاع لە ڕۆژاواکەن، بەڵام بۆ دیفاعی بەو شێوەیە لە باشووری کوردستان ناکەن. بۆی بەرنامەکەی فەرقی هەیە، بۆیە گەندەڵی تێدا نییە، بۆیە کێشەی نەتەوەی عەرەب و کورد و ئاینی سنی و نازانم دروزی و چیوانەی تێدا نییە. بۆ خەڵکی پێشڕە و خەڵکی ئاگا، خەڵکی تێگەیشت و بەرژەوەندی ئینسانیەکەی لە بەرچاوەگرێ. دەڵێن بەو هەموو لە ڕوانگای هەمووی ئەوانەوە چ ئێرانی چە منتەقەیی بوون، چ بۆ ئێمە ژۆکێزێکی سوسیالیست، چ بۆ کۆمەڵەیە کە تاریخەکەی ئەوە هاتووە، بەڵێ بۆ ئێمە هاوخەباتیمان لەگەڵ کرێکار و زەحمەتکێش و ئازادیخوازی کوردستان لە نانی شەو پێویسترە. ئەوە نییە ڕقیبە سیاسیەکانیشمان لە کوردستانە چی دەڵێن، ئەوە نییە فدرالیزم چییە؟ فدرالیزم هیچ شتێک نییە غەیرێ دەوڵەتێکە دەسەڵاتەکەی دابەش دەکات، بەڵام دەسەڵاتێکە لە تارانە مەرکەزەکەی، مەجلیسەکەی لە تارانە، بەڵام دەسەڵاتەکەی دابەش دەکات. ئەوە ئێمە دەڵێ زۆر لەوە دموکراتیکترە، دەوڵەتێکی دموکراتیک بێکە لەسەر ئەساسی نەتەوە نەبێ، تەنیا ئەوە نەبێ بەن کولتوری ئێمە بە ڕسمیەت بناسن، تەنیا زمانی ڕسمیمان قبول نییە، ئاینی ڕسمیمان قبول نییە، یەکسانی هەموو خەڵکەکەمان قبوڵە، کەس بە کەسێک نەڵێت تۆ کوردی تۆ فارسی، ئەو لیباسە چییە لە بەری تۆدایە، ئەو کڵاوە چییە لە سەری تۆدایە، ئەو ئاداب ڕسومە چییە تۆ دەیکەی. ئەوە دەبێ ئەوانە هەمووی ببێ بە قەدەغە کەسێک ئەو قسانەی کرد. زۆر ئەوەی کە ئێمە داوای دەکەین لەوانە دموکراتیکتر و ئینسانیترە. پس کەوایە لەو زەرورەتەوەیە کە ئێمە باز لە هاوخەباتی و هاودەنگی خەڵکی کوردستان لەگەڵ خەڵکی ئێران دەکەین و بە تایبەت بۆ حەلی مەسئلەی ملیش، ئەوەی کە کۆمەڵە دەکڵێ لە هەموو کەسێک زیاتر دڵسۆزانە و بە دەربەستەوە بوونە.
زۆر باشە کاک حەسەن ئەگەر بڵین کۆمەڵە ڕابردوویەکی ینی خاوەنی ڕابردوویەکی زۆر پرشنگدار و پرشکۆیە نکۆڵی لێ ناکرێت بە هەزاران پێشمەرگە لەم ڕێگایەدا گیان بازیان کردووە بە هەزاران لاو لە شارەکاندا هەروە و زۆرێک لە بڵین کادرەکان کە کەسایەتی خۆشناویشن لە دەرەوەی کۆمەڵن ینی خۆیان لەگەڵ هیچ حیزبێکنی بەڵام وەکو کۆمەڵە خۆیان پێناسە دەکەن دەبێت چی بکەین کە جارێکی تر کۆمەڵا ببێتە بەستێنی سەرەکی چەپ و ببێتە جێگەی متمانەی کۆمەڵانی بەرینی خەڵکی کوردستان ئێمە حەولمانداوە بۆ ئەوەی کە بەشێکی بە ناوخۆ دەگەڕێتەوە لە ناوخۆی وڵاتە هاوڕێیانی ئێمە تێکۆشەرانی ئێمە هەمیشە و داوین هەوێنی ئەو هاوکاریە بوون بەڕاستی لە مانگرتنەکانە لە ئەترازەکانە لە ساڵ ڕۆژەکانە ئەوە لە ئێستا بۆ لاوە ئێمە مەسەلەن بەرەو 8 مارس دەڕۆین من ئومێدەوارم 8 مارسێک لەگەڵ هەموو هێزە چەپ و سوسیالیست و بەرابەری خوازەکان لە ناوخۆی وڵاتە زۆر بە گەرم و گوڕی لە ساڵانی زیاتر بگرین دوای ئەوە بەرەو چوارشەمە سووری و نەورۆز دەڕۆین ئێمە حەولمان ئەوەیە هەر لە ئێستەوە فەراخان و پەیامان بۆ ڕفێقەکانی خۆمان ئەوەیە کە نەورۆزی ئەم ساڵەکە بکەین بە نەورۆزێکی گەورەی بەرەو سەرکەوتنهایە کە جمهوری ئیسلامی تێدا هەرچی زیاتر پاشەکشێ پێ بکەین زیندانیانی سیاسی تێدا ئازاد بکەین داوخواز و متالبات و هەر لە شای و خۆشیەکانمان و لە ئاڵا سوورەکانەوە کە دەیگرین بە دەستمان و لە گوڵە سوورەکانمانەوە نیشانی بدەین کە ئێمە خەڵکێکی شادین و فەرقمان هەیە لەگەڵ ئەو تاریکستانەی کە جمهوری ئیسلامی دێ بۆیە لە ناوخۆی کوردستانە بە باوەڕی من کۆمەڵە هەوێنی یەکگرتن بووە لە هاوکاریمان لەگەڵ حیزبەکانی کە هەمویان ئەتراف دەکەن بەوە خەڵکی تر شەڕیانە کرد لەسەر ئەوەی ناوی کێ لە پێشەوە لە ئیتلایەکەدا بێت لۆگۆی کێ لەسەرەوە دابنێت لە خوارەوە دابنێ هەر لەو مانگرتنانەی ئاخرە بەشی زۆری کارەکانی لەسەرشانی ئێمە بوو بەڵام وتمان ناوی خۆشمان لە ئاخرەوە دەنووسین ئیتلایەکەمان نووسیوە ناوەکەشمان خێنە خوارەوە خەڵکێکە شەڕی ناویان هەیە با بۆ ئەوان بێ گەورەی چکۆلەی بەوە نییە ناوەکە لەسەرەوە یا لە خوارەوە بێ یا چۆن بێت و چۆن نەبێتوانە بۆی لە ناو حیزبە سیاسیەکانیشەوە پێشمان وتون استراتێژمان جیایە بەرنامەمان جیایە فکرمان جیایە تەنانەت ئارایشی تەشکیلاتی دۆست و دژمنەکەمان مشتەرەکە جمهوری ئیسلامیە بەڵام دۆستەکانمان جیایە تعدادێک لەوانە لەگەڵ ئەحزابی هەرە ناسیۆنالیستی ئێرانی لەگەڵ پان ئێرانیستەکان لەگەڵ شاپەرستەکانی شاوکاریەکەن وتمانە ئەوەتان بۆ خۆتان ئەوە دەبێت کوردستان دەبێت لەوانە بە دوور بێ ئێمە مطالباتی خەڵکی کوردستان شتێکیگە بە نسبەتی تێکۆشەرانی کۆمەڵەیشەوەی کە باستان کرد ئەو هەموو کادر و هەڵسوراوە بە 2 ساڵ لەوە پێش چەترێکمان بەڕاستی کردەوە ئەویش لەگەڵ نەگەوەی کە کۆمەڵە بۆ خۆی لە کۆنگرەدا بڕیاری لەسەردا پێکێنانی ناوەندێک پێکێنانی چەترێک بۆ هاوکاری ئەو تێکۆشەرانەی کە تەنانەت کۆمەڵەش نەبوون شەرت نییە حتمما کۆمەڵە بن بەڵام چەپن سۆسیالیستن باوەڕیان بە بەرابەری ئینسان هەیە باوەڕیان بە بەرابەری ژن و پیاوە هەیە بە مافی دیاریکردنی چارەنووسی خەڵکی کوردستان هەیە بە هاوخەباتی گەلان لە ئێران هەیە بە ڕووخاندنی شۆڕەژێرانەی کۆماری ئیسلامی هەیە بە هەمووی ئەوانە بە یەک کۆبینەوە ئەزمموی جەمعیەتەکانمان هەیە ساڵی 57 جەمعیەتەکان لە شارە جۆراوجۆرەکانی کوردستانە دروست بوون ئەو جەمعیەتانە لەژێر ڕاهبەری کۆمەڵایە بوون هەموو کەس ئەوە دەزانێت ئەو جەمعیەتانە نەهادێکی دیموکراتیک بوون نهادێکی پێشکەوتوو بوون و کۆڵێک قازانجیان بوو کۆڵێک خەڵکی چەپ و سوسیالیست و ئازادی خوازەکانیان کۆ کردەوە ئەلئانیش ئێمە احتیاجمان بەوە هەیە شەرت نییە هەمووی ئەو کەسانەی کە چەپن ئازادی خوازن کۆمۆنیست بن شەرت نییە هەمووی ئەوانە ئەو تێڕوانینی تەشکیلاتیان ببێ بەڵام لە جەمعێکا بەیەکی شەوتوانی کارکەین حتا چەندانە ڕێکخراوی چەپ و کۆمۆنیستیش دەتوانن لە نەهادێکی وادا بەیەک و کۆبنەوە ئەوانە هیچی ڕێگا لێ گیراو نییە بۆیە بۆ ئەو بەشەش کۆمەڵە بەدیلی بووە کۆمەڵە پێشنیاری بووە کۆمەڵە داواکاری بووە 2 یا 3 کۆنفرانسی تا ئێستا لە دەرەوەی وڵات گیراوە باوەڕی من گڕوتیندان بەو حرەکەتە زیندووکردنەوەی ئەو حرەکەتە خارج لەوەی کە کۆمەڵە تەوقعی تەشکیلاتی بوونی بێ هاوڕیانێک بوون لەگەڵ تەشکیلاتی کۆمەڵە هاتوونەوە پەیوەست بوون پی هاوڕیانێکی شەن کە ممکنە لە دەرەوەی چالاکی تەشکیلاتی قرار بگرن بەڵام ئێمە ڕابردوویەکی مشتەرەکمان هەیە تاریخێکی ئاو بەشمان هێناوە هەمووی ئەوانە نانی شەو زەروریترە بۆ کۆمەلگای کوردستان کۆمەڵەیەکی سۆسیالیستی بەهێز کۆمەڵەیەکی چەپ و ڕادیکاڵی بەهێز لە کوردستانە مافی ژنوپیا و بەرابەری ژنوپیا و پارێزی ئازادی بێشەرت و مەرجە پارێزێ بەریش دووپارەبوونەوەی ئەزمموی خراپی شەڕی داسەپاوی ناوخۆی ئەوە دەگرێت و زۆر خاست و متالباتی دیکە مافی دیاریکردنی چارەنووس تەزمینەکە بۆ خەڵکی کوردستان ئازادی قەڵەم لە کوردستانە دەی هەمووی ئەو کەسانەی کە خۆیان لەو بەرەیە دەبینن
بانگەوازی ئێمە ئەوەیە کە بەیەکەوە هاوکار بین، ناڵێن بێنە ژێڕکێفی تەشکیلاتی ئێمە، با بەیەکەوە قسە بکەین بزانین چ چەترێکە توانین دروستکەین، چ ناوەندێکە توانین دروستکەین، چ بەرەیەک هەرچێکی ناو بنین. ئەوە ئەکرێ هەروەها ڕێکخراوەهایکی شەنکە لە باری فکریەوە لە یەک ڕزیشین. ئەو هاوڕانەی پێشومان ئەتوانین مەجالێک بێ بۆ هاوکاریکردنی زیاتر و ئەوان لەو حاشی گۆشەنشینی و حاشیەیی کە تێکەوتون بەداخەوە زەرەرە ئەوە لە ئەو ڕەوتە سوسیالیستی کۆمەڵە لەوە بێنە دەرەوەوە بتوانین بە یەکەوە جارێکی دیکە هاوکاریکی تەشکیلاتیش بکەین. زۆر سپاس کاک حەسەن، سپاس بۆ ئامادەبوونە لە کۆتاییدا ئەگەر پەیامێکتان هەیە فەرموو. من لە ئاخرە سەری ڕێز و نەوازشدا دەنەوێنم بۆ یادی کاک حەسەینی کەریمی کە ئەمڕۆکە ساڵ ڕۆژی گیانبەختکردنی و ناشتنی تەرمی پیرۆزیەتی لە شاری سەخس کە جوان ئەو لە حەزانم لە بیرە کۆمەڵی ئەلامی مەوجودێتی کردێدا لەو تاریخەوە تا ئێستا ئەو پانێنە 46 ساڵ سڵاو دەنێرم بۆ هەمووی ئەو کەسانەی کە ڕێبازی کاک حەسەینیان ئیدامەدا و گیانیان بەخت کرد. سڵاو دەنێرم بۆ بنەماڵە سەربەرزەکانیان کە لەو ساڵانەدا ڕەنجی هەژاری، فەقیری، دەربەدەری، ئاوارەیی، نەبوونی کوڕکچیان تەحمل کرد بەڵام سەریاندا نەنەوەن. سڵاو دەنێرم بۆ هەمووی ئەو زیندانیە سیاسیانەی کە خۆڕاگر بوون کە لەسەر کۆمەڵی جیران لەگەڵ قازیەکانە لە زیندانەکانە دیفاعیان لە کۆمەڵە کرد. مەتەی بڕقییاندا لە لەشی کەسانی وەکو ئەو گیانبەختکردوانە وەک عومەری فەیزی، وەک خالیدی بابە حاجیان، وەک ئەحمەدی شەعبانی، وەک زۆر تێکۆشەری تر لە کوردستان و دەرەوەی کوردستان، بەڵام لەسەر ڕێبازی کۆمەڵە و ڕێبازی کۆمۆنیستی سوورمانەوە. سڵاو دەنێرم بۆ هەزاران تێکۆشەر کە ئێستا لە ناوخۆی وڵاتن، ئەوانە هەر هاوڕێی ئێمن، ئەوانە هەر پێشمەرگەن، ئەوانە هەر دڵسۆزن، ئەوانە هەر خەباتکارن. ئێمە بەوانە ناڵێن تەسلیمی، ئەوانە ناڵێن خۆ بەدەست، ئەوانە تێکۆشەرێکن، هەر کامێکیان بە دلیلێک و بە وەزیەتێکەوە گەڕاونەتەوە. ئەوانە تاجی سەرن، سەنگەرەکەیان و چەکەکەیان و کۆڵە پشتەکەشیان هەر لای کۆمەڵەیە. سڵاو دەنێرم بۆ هەمووی ئەو کەسانەی لە شۆڕشی ژینادا چالاکییان کرد، بۆ سەدان تێکۆشەر کە ئێستا لە دەرەوەی وڵاتن، هەمووی ئەوانە ئەندامی لەشیان لە دەستداوە، فیداکاریان کردووە، شەو نخونیان چێشتووە. ئەگەر بە بیر و باوەڕیان لەگەڵیشمان نەبابێتن ڕێزدە و ڕابردوویان دەگرین، لەو کارە هاو بەشانەمان دەگرین. و سڵاو دەنێرم بۆ زیندانە سیاسی خۆڕاگرانێکی کە ئێستا لە سیاچاڵەکاندان وە بۆ ئەو تێکۆشەرانەی کۆمەڵە کە شەو ڕۆژە نێنە سەریەک ناوی کۆمەڵە بەرز ڕاگرن، ئاڵای سوور هەڵەکەن، گوڵی سوور لەم لاولا بڵاو دەکەنەوە و دەچنە سەردانی بنەماڵە خۆشەویستەکانمان. درود بۆ هەمویان و زۆر زۆر خۆشببینین، زۆر ئومێدەوارین. ناڵێم لە چەند ساڵی داهاتوودا، لە مانگەکان و ساڵ و دو ساڵی داهاتوودا بتوانین هەمومان لە کۆمەڵەیەکی گەورە لە ناوخۆی وڵاتە ئەم مەراسم و ڕۆژانە بەیەکەوە دێژن لێ بگرین و ومێد و ئارەزومان ئەوەیە و سپاسیش بۆ ئێوە بۆ هاوکارانیشتان کام بەرنامەوتان بەڕێوە برد و منیشتان بان. زۆر سپاس بۆ بەڕێز کاک حەسەن ڕەحمان پەنان دامێک میتەی ناوی کۆمەڵە. سپاس بۆ ئامادەبوونتان. سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ ئێوەش. بەڵێ عزیزان، من داوای لێبوردن لە هەموو ئەو عزیزانە دەکەم کە پامیان نردووە، ئەمە پێشم گوتن کە حتمما دوای و توێژەکەی کاک حەسەن دانەدانە پامەکان دەخینەوە. گوڵ لازم من چەند پامێکم لەبەر دەستا لە شاری دووبارە لە کەڵاتەرزان لە دادانی کەمانگەر 26 ڕێبەندان پیرۆزبایی دەڵم بە هەموو پێشمەرگەکان و حیزبی کۆمۆنیستی ایران. زۆر سپاس بۆ ئەم ئازیزە لە کەڵاتەرزان، نووسەتی هاوڕایان خۆشەویستان و ئەندام و پێشمەرگەکانی کۆمەڵە و بنەماڵانی گیانبەخت کردوان و زیندانیانی سیاسی و هاوڕیانی بەشی کۆمەڵە تیوی. منیش بەنەوەی خۆم 26 ڕێبەندان لە هەمووتان پیرۆزبایی یەکەم و هیوادارم ئەم جەژنە ساڵی تر لە ناو شارەکانی ڕۆژهەڵات بەڕێوە بین. بژی کۆمەڵە، بژی سۆسیالیزم، ژن ژیان ئازادی پێشڕەو لە شاریبانە. زۆر سپاس بۆ کاک پێشڕەو. لە میراوای بۆکان سڵاو هاوڕیان، پیرۆزبایی ڕۆژی کۆمەڵە لە هەموو کادر و پێشمەرگەکان و بنەماڵی گیانبەختکردوانی کۆمەڵە و سەرجەمە و کەسانە دەکەین دڵیان لەگەڵ ڕێبازی سووری کۆمەڵەیە و هیوادارین ساڵی ئایندەی ڕۆژی کۆمەڵە لە کوردستانێکی ئازاددا بگرین. بژی کۆمەڵە، بژی سۆسیالیزم، بژی حیزبی کۆمۆنیستی ئێران سەرکەوتوو بێت ئینقلابی ژن ژیان ئازادی. لەلایەن پۆلێک لە هەوادارانی کۆمەڵە لە میراوای بۆکان زۆر سپاس بۆ ئازیزانە لە خۆشتان پیرۆز بێت. ئەمیر پەیامێکیش لە مەریوانەوە هاتەگەر فەرموو ئیجازە بین خوێنەوە.
سڵاو لە هەموو ئەوینجارانی کۆمەڵە پیرۆز بێ 26 ڕێبەندان ڕۆژی پرشکۆی کۆمەڵە و خەڵکی هەژار و فەقیر پیرۆزە لە هەموو پێشمەرگە قارەمانەکانی کۆمەڵە کە چەکی پڕ لە شانازی کۆمەڵیان لە شانە پیرۆزە لە هەمووتان قارەمانەکانی کوردستان بژی کۆمەڵە مریەم لە مەریوە زۆر سپاس بۆ مریەم لە ئاوایی گەلانەی دیواندەرە ئەگەر هەڵە نەکەم لاەن لاوانی ئەم ئاواییە شپامی کاتووە نووسی ئێمەش بنەوەی خۆمان ئەم ڕۆژە پیرۆزباییتان پێ دەڵێن و هیوادارین کە ساڵی ئایندە ئێمە لە کوردستانی ئازاددا جەژنی ساڵڕۆژی ئالەنیبوونی خەباتی کار و خەبات شالاکی کۆمەڵە بەڕێوە پێ زۆر سپاس بۆ ئەم لاوانە کە لە ئاوایی گەلانی دیواندەرە بوون بینەرێکمان پەیامی نردووە نووسیوێتی بەشێک لە ئاواییەکانی دەوروبەری سنە ڕێزیان لە ڕۆژی کۆمەڵە گرتووە بەم بینەرە خۆشەویستە ڕادگەێنین کە لە بەشی هەواڵەکانی ئەمڕۆدا بەشێکیمان باس کرد ئەوێ هەنگ بوو کێڵانە بوو میانەی سەر بە شاری سنە بوو و بەشێکی تر لە شارەکان کە ئێستا ئەگەر دواتر لە هەواڵەکان ئاماژەمان پێنەکە حتمما لە راپۆرتەکانی دیکەی تەلەڤیزیۆنی کۆمەڵەدا ئاماژەی پێکەین یان لە بەرنامەیە مۆبینەرانی ئەم هەفتەمانە ئاماژەی پێەکەین ئەمیر پەیامێک کە لەلایەن کۆمەڵێک لە هەڵسوڕەوانی کۆمەڵە لە مەحابادەوە نووسراوە بۆمان پیرۆز بێ ساڕۆژی ئاشکرابوونی خەباتی کۆمەڵە کۆمەڵە نەک هەر سازمانێک بەڵکو بزوتنەوەیەکی پێشڕەوی سیاسی و کۆمەڵایەتیە کە بەستێنێکی شۆڕژگێرانەی لە کوردستان پێکەنا کە ئینسانی چەساوی کورد عاملیەتی خۆی لە گۆڕانکاری و بۆنیادانی وڵاتێکی نوێ و ئازاد هەستپێکە لەسەر ئەم بەستێنەیە کە ژنان جوتیاران و ڕەنجدەرانی کوردستان توانیویانە دەنگی ڕسای خۆیان بۆ مسۆگەرکردنی مافەکانیان هەڵبڕن و خۆیان لە مەیدانی بزوتنەوەی شۆڕژگەرانی کوردستاندا بۆ بەدەستگرتنی مافی دیاریکردنی چارەنووسیان ببینەوە پیرۆز بێ یادی هاوڕێ حەمەحسێنی کەریمی و ئاشکرابوونی خەباتی کۆمەڵە بژی کۆمەڵە بژی حزبی کۆمونیستیێران بژی سۆسیالیزم کۆمەڵێک لە هەڵسوڕاوانی کۆمەڵە لە شاری مەحەباد گوڵناس ئێمە هەر ئێستا پامێکمان بۆ هاتووە لە ڕێستان لە بۆکانەوە نردویانە ئەم کاتتان باش هاوڕیان ماندوونە بن بە پێویستمان زانی ئاگادارتان بکەینەوە کە ئەمڕۆ هەینی کۆمەڵێک لە کاسبکاران کرێکاران و پیشەوەران و مرۆڤ ئازادی خواز و یەکسانی خوازەکانی شاری بۆکان بە خوێندنی سرودی شۆڕشیێرانە پێشکەشکردنی وتار و ڕاگۆڕینەوە لەسەر بارودۆخی دڵتەزێنی ئابووری کۆمەڵایەتی و بێعەداڵەتی و تاوانە توندوتیژ و دژەمرۆیەکانی ڕژیمی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی و ڕژیمی فاشیستی تورکیە لە دژی مرۆڤ ئازادی خواز و مافخوازەکان 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی کۆمەڵیان بەڕسراگرت لەم ڕێوڕسمەدا وێڕای یادکردنەوەی ئەم ڕۆژە ڕێزگیرا لە یاد و فیداکاری سەرجەم گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و سۆسیالیزم وە پەیمانیان لەگەڵدا نوێ کرایەوە لە کۆتاییە بە دروشم و سرودی شۆڕشتێرانە ڕێڕسمەکە کۆتایی پێهاتووە بژی ئازادی یەکسانی و سۆسیالیزم ئێوەی ئازیزیش ماندوو نەبن سپاس بۆ ئەم ئازیزانەکە لە شاری بۆکانەوە تامەکان بنا لە ئێوەش پیرۆز بێت و هەر بشین ئەمی راپۆرتێکیان هەناردووە بۆمان کە پێم وایە لە هەواڵەکانی شاخوێندمانەوە بەڵام ئەو بینەرە داوای کرد کە جارێکی تر بیخوێنینەوە نووسیوێتی بەڕێوچوونی ڕێوڕسمی 26 ڕێبەندان لە ئاوایی ئەوێ هەنگ بەپێی ئەو وێنانەی کە بەدەستی ئێوە گەیشتووە شەوی پێنجشەمە 25 ڕێبەندانی 1403 لە ئاوایی ئەوێ هەنگی سەر بە شاری سنە لەلایەن لایەنگرانی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران ڕێوڕسمێک بە بۆنەی ساڵیادی ئاشکرابوونی چالاکیەکانی کۆمەڵە بەڕێوەچوو لە چالاکیەکەدا لەسەر سێ شاخی دەوروبەری ئاوایی ئەوێ هەنگ لایەنگرانی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران بە داگرستانی ئاگر و هەروەها یاری ئاگرین ئاسمانی ناوچەکەیان بە بۆنەی ساڵیادی ئاشکرابوونی چالاکیەکانی کۆمەڵە لە کوردستان ڕووناک کرد و پەیامی پیرۆزباییان ئاراستەی بنەماڵەی گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی کادرواندامانی کۆمەڵە و هەروەها خەڵکی ستەم لێکراو کردووە جارێکی تر پیرۆز بێ 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە زۆر سپاس بۆم بینەرە خۆشەویست بڵێ پامێکمان بۆ تۆ لەلایەن کاگ ئەمیرەوە نووسێتی سلااو هاوڕیان ماندوو نەبن ڕۆژی کۆمەڵەتان لێ پیرۆز بێت ئەم پەیامە جەمعێک لە هاوڕیانی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران و بنەماڵەی گیانبەختکردوانە کە بە بۆنەی 26 ڕێبەندان پێمان باشە بڵای بکەنەوە نووسێتی پەیمان تازاکەینەوە بۆ درێژەدان بە ڕێگەی هەموو گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و سۆسیالیزم درێژە بە ڕێگەیان ئەدەین بژی کۆمەڵە بژی سۆسیالیزم زۆر سپاس بۆ کاک ئەمیر دووبارە کاگ ئارمان سیویەک پێشڕەو لە شاری بۆکان هاوڕیانی خۆشەویست کادر و پێشمەرگە بە توانەکانی کۆمەڵە ڕۆژی بەرزی 26 ڕێبەندان لە ئێوە بنەماڵی ئازیزی گیانبەختکردوان و
لایەنگرانی کۆمەڵە و حیزبی حیزبی شۆڕشگەر پیرۆز بێت. بژی سۆسیالیزم کاک ئارمان سیویەک پێشڕەو لە شاری بۆکان. زۆر سپاس کاک ئارمان. کاک شاهۆ لە ئاوایی نورە. سڵاو 26 ڕەبەندان ڕۆژی کۆمەڵە لە تەوای پێشمەرگەکان و بنەماڵەی شەهیدان پیرۆز بێت. زۆر سپاس کاک شاهۆ لە بەڕێزیشتان پیرۆز بێت. لە ناوچەی هەوشارەوە ئەلبەت پرسیاریشی نردووە، پرسیارەکە بەداخۆمە کاک حەسەن کۆتایی پێهات و توێژەکەمان لەگەڵی، بەڵام پیرۆزباییشی کردووە، پیرۆزبایی 26 ڕەبەندان لە هەموو پێشمەرگەکان و هەموو لایەنگران و هەوادارانی کۆمەڵە کراوە. زۆر سپاس بۆ ئەم ئازیزەکە لە هەوشارەوە لە ناوچەی هەوشار ئەم پامی نردووە. پامەکان زۆر گوڵ کێشانی ئەوتم ناوبڕێک ببینین دوایینەوە لای ئەو دوو پامە دەخێنمەوە چون دەمێکە نردویانە. ئەم نامێشی ژمارەیەکی دیکە لە لایەنگرانی کۆمەڵە لە شاری بانەیە. سڵاو ڕۆژی کۆمەڵە لە بنەماڵەی گیانبەختکردوان و زیندانیانی سیاسی پێشمەرگەکان و خەڵکی شۆڕشگەری کوردستان پیرۆز بێت. ژمارەیەک لە تێکۆشەرانی کۆمەڵە لە بانە بژی کۆمەڵە بژی سۆسیالیزم. ئێمە ژمارەیەک لە لاوانی شاری بانە و لایەنگرانی کۆمەڵی کۆمونیست پیرۆزبای خۆمان ئاراستەی هەموو ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران دەکەین و هەر لێرەشەوە بەڵێنی تازەکردنەوەی وەفاداری و چالاکی خۆمان ڕادەگەین و تا دوا ساتەکانی ژیانمان لەسەر ڕێبازی کۆمەڵە دەمێنینەوە و ئاڵا هەڵگری ڕێبازی سۆسیالیزم دەمێنینەوە. بژی کۆمەڵە بژی سۆسیالیزم بژی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی خەڵکی کوردستانم پامەشەر لە شاریبانە بوو. زۆر سپاس بۆ لاوانی شاریبانە لێوەش پیرۆز بێت و هەربژین. ئەم دەفە بچین ناوبڕێک ببینین بێت تراکسیان ئامادەکردووە ئەگە هەڵە نەکەم هاوڕێیانی هاوکارم نازانم ئەگەر ڤیدیۆش ئامادە بێ هەر کێشانیە بەڵام ناوبڕێک بدەیت.